سڵاوتان لەبێ ئێوارەتان باش هیوادارم هەمووتان تەندروست باش بن. بۆم ئێوارەیە باس لە ئەزمموی خاتونێکی خاوەن پێداویستی تایبەتەکەین کە لە شۆپەکەی خۆیدا کار دەکات. ئەوەشمان بێن نەچێکەکەم ئێوارەیەم زۆر تایبەتە. هەموو کات ئەڵەن لەوانەیە پەشێو بڵێم ئێوارەیەم تایبەتە بەڵام بەدڵنیایەوەم ئێوارەیەم تایبەتە و میوانەکەشم زۆر تایبەتە. ئەمڕۆ لە شۆپەکە لەگەڵ خاتونیان عەبدوڵڵا کە بەڕێزیان خاوەنکارن قسە و باسەکەین لەسەر توانای خانمانی خاوەنکار بە تایبەت خانمانی خاوەن پێداویستی تایبەت. خاتونیان سڵاوت لێبێ، سپاس بۆ میوانداریەکەت. سڵاو لە ئێوەش، دەستان خۆش بێ، ماندوو نەبن. خاتونیان سەرەتا پێم خۆشە باس لەوە بکەم کە پێش ئەوەی کە ئەم شۆپە بکەیتەوە بەڕێستان وەکو بەڕێوەبەرێک لە یەکێک لە داهێنگاکان کارتان کردووە. بزانم ئەزمموی ئەو کارە چۆن بووە، پێم خۆشە بۆم باسکەیوە دوا بە دوای ئەو کارە هەستاوی بەکردنەوەی ئەم شۆپە. بزانم ئەم دوو کارە جیاوازە بیرۆکەکانیان چۆن بوو، پێم خۆشە بۆم باسکەی. دەست خۆش سپاس دەکەم. سەرەتا من وەکو یەکەم جاری کارکردنم و چوونە دەرەوەم وەکو بەڕێوەبەری داهێنگە کارم کرد. ئەزممونێکی زۆر جوان و ئەزممونێکی زۆر خۆش بوو، چکە من خۆم هەر بەتەبع نزیکم لە مناڵەوانێ و بەڕێوەبەری داهێنگە شتێکەڵبوونە لەگەڵ مناڵی تەمەن بچووکەکان واتە لە تەمەنی سفرەوە هەتا تەمەنی 4 ساڵ کە لای من بوون. ئەزممونێکی خۆش بوو، تەجروبەیەکی باشم وەرگرت لەو ئەزممونەش، بەڵام دوایەوەی کە 5 ساڵ بەڕێوەبەری داهێنگە بووم حەزم بە کاری سەربەخۆ بوو، واتە من لەوێ بەڕێوەبەری داهێنگە بووم، بەڵام حەزم کرد کارێکم هەبێ بەس تایبەت بێ بەخۆم، بۆیە ئەم بوارەم هەڵبژارد. زۆر باشە. بزانم خاتونیان قورس نەبوو، باسی ئەوت کرد کە یەکەم جارۆک و یەکەم کارت بەڕێوەبەری داهێنگایەک بوو، ینی یەکەم کارێک سەر تۆ ببێ بە بەڕێوەبەرێک خۆی لە خۆیان کارێکی زۆر گەورەیە، بەڵام ئایا ئەمە قورس نەبوو بۆ تۆ کە یەکەم ئەزممونت بۆ لە بواری کارکردنە؟ وەڵاهی وەکو قورسی خۆی هەموو ئیشێک و هەموو دەستپێکێک طبعاً ئاستەنگ و قورسی خۆی هەیە، بەڵام من بە حکمی ئەوەی ئیشەکەم خۆشەویست و ناڵێم من لە مناڵەوە نزیک بووم، کارێکی قورس نەبوو بۆم، بگرە کارێکی چێژ بەخشیش بوو بۆم و کاتێکی زۆریش لە شوێنی کارەکەم ئەمامەوە تەواوی ڕۆژەکە لە شوێنە ئەمامەوە لەبەرەوەی حەزێکی زۆرم بۆ ئیشەکەم هەبوو. باش، پێم خۆشە باسیەوەت کرد کە بیرۆکەکەت لەوە سەری گرتۆ کە حەزت کرۆ کارێکی سەر بەخۆی خۆتت هەبێ. چۆن بۆ بیرت لەم پرۆژەیە کردەوە؟ بۆ نمونە بابەتەکانی جوانکاری ئافرەتان کۆسمەتیک بیری لەوە کردەوە، بۆ بیری لە بابەتێکی تر نەکردەوە بۆ نمونە؟ لەبەرەوەی ئەم کارە بۆیە بیرم لێ کردەوانێ من پێشتر خۆم بەکارهێنەری ئەم بابەتانە بووم، پێش ئەوەی کە من ئیشکەم لەم بوارەیە خۆم هەر لە دەرەوە بابەتم بۆ ئەهات کە بەراوردم ئەکرد لەگەڵ ئەو شتانەی کە خۆم بەکارێن و ئەو شتانەی لە بازاڕەکانی کوردستانە هەبوو فەرقێکی زۆر هەبوو لە کوالیتیا. هەرەوە بووای لێکردم کە ئەم بوارە هەڵبژێرم، ینی حەزم کرد ئەو شتە باشەی کە خۆم بەکارهێنم بیهێنمە بەردەمی خانمانی کوردستانیش. بیرۆکەکە لەوە سەری هەڵا. زۆر باشە، دەستە خۆشە، بیرۆکەیەکی زۆر باشە، زۆرێک لە خانمانیش سپاس بکەین بەڕاستی، چونکە لە ئێستا بەداخەوە ئەو بابەتانی بە تایبەت بابەتەکانی جوانکاری لەناو بازاڕەکانە ڕاستە زۆر بابەت هەیە، بەڵام ئەبێ ئێمە نازانین بەڕاستی واشمالیاتۆ نازانین، ئەنی بۆ جیا ناکرێتەوە کامە فەیکە و کامە ئۆرجیناڵە بە تایبەت کە ئەگەر دوکانێکی ئاوا لەم شێوە هەبێ، شۆپێکی ئاوا بە تایبەت لەم شوێنە هەبێ کە شتەکانی هێندە بەوە پێکراو بن، ئەمە جێگەی سوپاسە. بزانم هەموو بابەتەکانت هاوردە ئەکرێن خاتونیان، هەموو بابەتەکان لە دەروی وڵات بۆیە یاخود تەنها چەند بابەتێکی دیاری کراوە؟ ناوەڵا هەموو بابەتەکانی ناو دوکانەکەم هاوردەیە لە وڵاتی ئەڵمانیا و بەریتانیا. خۆم بابەتەکان هەڵەبژێرم و پێشتر خوێندنەوەی لەسەرەکەم کە بابەتەکە تا چەند باشە، تا چەند ئەو کەسانی کە بەکاریان هێناوە ئیسفادەیان لێ کردووە، من فیدباکی ئەوێش وەرەگرمەوانێ
ئەجا دواتر بابەتەکان هەڵەبژێرم و لە ڕێگەی دوو کەسەوانەیە کە یەکێکیان لە ئەڵمانیا هاوکارمە خاتونێکە زۆر سوپاسیەکەم و براکەشم لە وڵاتی بەریتانیایە ئەویش هاوکارمە بۆ ئەوەی بابەتەکانم لەوێ بۆ بنێرێتەوانێ من بەو شێوازە لەو دوو وڵاتە بابەتەهێنمە کوردستان. خاتونیان باسیەوت کە زیاتر بابەتەکان خۆت پێت خۆشە پێشنیاری کە هیچ کات بۆ نمونە پێشنیاری ئەو خاتونانە خۆ ئەو کەسانێکیان سەردانی بەڕێستانەکەن وەربگری بۆ نمونە بابەتێکی ئەوێت لەوانێت تو پێ ئاشنا نەبوو بێت یاخۆت تۆ زانیاری لەبارەیەوە نەبوو بێ لەسەر داواکاری و تەڵەبی خەڵکەکان ئەو بابەتانە بێنیت؟ بەدڵنیاییەوە زۆر جار ئەو حاڵەتە ڕوویاوە خانم هەبووە بابەتێکی بەکارهێناوە و من زۆر سوپاسیانەکەم پێشنیاری کردووە و توێتی من ئەم بابەتەم بەکارهێناوە بۆ ڕێژەیە ئیسفادەم لێ کردووە کە خۆشم متابعەم کردووە بۆ بابەتەکە و سیرم کردووە فعلەن بابەتێکی باش بووە زۆر جار لەسەر پێشنیاری کڕیارەکانیشم بابەتم هێناوە. زۆر باشە بزانام هیچ کات بێت لەوە کردەوە یاخود ئەوانت کردو بە مەرجی داواکردنی بابەتەکانت بۆ نمونە هەندێک بابەتە ئەبینین کە ئەوروپیەکان بەکارهێنن ئەو کەسانی دیکە بەکارهێنن بۆ نمونە ئەڵم بۆ کەشوهوای کوردستان نابێ یاخود بۆ کەشوهوای کوردستان ئەم شتە باشە ئەنی تۆ هیچ کات ئەوانت کردو بە مەرج بۆ نمونە چ شتێک لەگەڵ مەسەڵەن پێست و ڕەنگی ئێمە ئاگونجێ یاخود لەگەڵ کەشوهەواکەیە ئاگونجێ؟ بەڵێ بێگومان بۆیان من دوو وڵاتی دەستنیشان کردووە بۆی بابەتی لێبێنم یەکێ لە وڵاتەکان بەریتانیا و ئەوی تریان ئەڵمانیا ئەو دوو وڵاتە لە ڕووی کوالێتی بابەتیان زۆر بەرزە کە من لەوە دڵنیام بازارەکانی ئەوێ بابەتەکانیان کوالیتی زۆر بەرزە و لە ڕووی کەشوهەواشەوە تا ڕادەیە کەشوهەوایان نزیکە لە هەوای کوردستانەوانێ بۆ نمونە من بابەت لە وڵاتێکی وەکو نەرویج یا خود وەکو سوید وڵاتە ئەسکەندەنافیەکان کە کەشوهەوایان زۆر جیاوازە لەگەڵ هی ئێمە لەو وڵاتانە بابەت ناهێنمە کوردستان فلەبەرە ئەو دووڵاتی کە من هەڵم بژاردوون تا ڕادەیە کەشوهەوایان نزیکە لە کەشوهەوای ئێمەوانێ بۆ ئەوەی کە جۆری پێستەکان دا تەواوی دنیا تقریبان وەکو یەکە ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین ڕێژەی وشکی و چەوری پێستەکانە بابەتەکان لێرەیە جیاوازن لێرەیە ئێمە جیای ئەەکەینەوە بابەت ئەهێنین بۆ کەسێک کە پێستی زۆر چەورە بۆ کەسێک پێستی نۆرمەڵە و بۆ کەسێک پێستی وشکە بۆ کەسێک پێستی هەستیارە ئێمە ئەو چوار جۆری پێستە هەڵەبژێرین و بابەتەکانیان بۆ ئەهێنین. بزەم زیاتر ئەو بابەتانی کە لە شۆپەکەتۆیە زیاتر پرفرۆشترینە چ بابەتێک زیاتر زۆر ئەفرۆشرێت چ بابەتێک زیاتر خواستی زۆر لەسەرە لە لای تۆ؟ وڵی بابەتەکانی لای من ئەوەی کە لە دوکانە هەمە سپاس بۆخوا خواستی زۆر لەسرە سپاس بۆخوا خەڵکی ئێستا تێگەیشتووە لەوەی کە شامپۆ یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان کە ئێمە ڕۆژانە ئەبێ بەکاری بێنین بەداخۆ لە بازاڕەکانی کوردستانە کوالیتی زۆر نزمی شامپۆ هەیە ئەوەی لای من زۆر پرفرۆشە شامپۆکانە پاکەرەوەکانی پێستە کە خەڵک زۆر ڕۆژانە ئەوە بەکار ئەهێنێ و یعنی لەوە تێگەیشتووە کە بابەتەکان لای من جیاوازە لەوەی کە لە بازاڕەکانە هەیە. زۆر باش بزانام لەگەڵ نرخچوانی چونکە ئەوەی کە بینی بێتمان هەمیشە ئەم بابەتە ئەوروپیانە لەبەر کوالیتیەکان کە کوالیتێکی باشتری هەیە هەمیشە نرخەکەشی تو حسابکە نرخەکەشی ئەبێ گرانتر بێ بزانام تۆ لەگەڵ نرخاچوانیوە هیچ کات ڕوبەڕووی مەسەڵەن ڕخنە نابیتەوە بۆ شتەکانت گرانە مەسەڵەن بۆ شتەکانت وایە لە ڕووی نرخەوانێ من یعنی بابەت زۆرە لە وڵاتەکانی دەرەوە بابەت هەیە بە نرخێکی زۆر خەیاڵیە کە ئێمە ناتوانین لە کوردستان ئەو بابەتانە بەکاربێنین هەتا لە ئەوروپاش ئەوانەی لەوێش ئەژین زۆر ناتوانن ئەو بابەتانە بکڕن من بابەتێک هەڵە بژێرم هەم لە ڕووی کوالیتیەوە باش بێ و هەمیش لە ڕووی نرخەوە تا ڕادێک بۆ ئێمە گونجاو بێت. هەموو ئەو کەسانی کە کڕیاری منن و کە بابەتەکانی من ئەبینن ئەزانن بابەتەکانم لەبەرەوەی ئۆرجیناڵە کەمێ نرخی زیاترە بە دڵنیاییەوە نرخەکان لەگەڵ ئەو بابەتانی لە بازاڕا هەیە فەرقی هەیە بەڵام لە ڕووی کوالیتی شەوانێ چەند قات فەرقی هەیە بابەتەکانم. بۆیە سپاس بۆ خواوەڵی کڕیارەکانم تا ڕادەیەکی زۆر لە نرخەکانی شم ڕازین. زۆر باش بزانام لە ڕووی دەرونیۆت تا چۆن مرتاحی تۆ خاتونیان ئەوە نی کە خانمان سەردانت ئەکەن بۆ نمونە پێش دەستپێکی پرۆگرام خانمێکم بینی
هات بۆلات بابەتێکی بردبوو هاتەوە دوانی برد لەو بابەتە بزانم چۆن مرتاحی ئاوا بۆ نمونە خانمانت والێ کردو کە دڵنیابن لەو بابەتانی کە بەکارێنن بەتایبەت تۆ ئەو ئیشانی کە تۆ ئەیکی کارکردنە لەسەر پێست و لەسەر مەسەلەن ڕووکەش و ئەو بابەتانی کە زۆر هەستیارن تا چەند بزانم مرتاحی کە تۆ ئیشێکی ئاوا ئەەکەی کە خانمان زۆریان بەدڵێت لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحم لەبەرەوەی زۆر خۆشحاڵە بم کاتێکە کڕیارەکانم لەو بابەتانی کە من بۆیان هەڵەبژێرم زۆر ڕازین زۆربەی کات پشتگیری ئەوان و تەشجیعی ئەوان بۆ من کاتێ بابەتێک ئەبات و دواتر پەیوەندیم پێوەکە کە تا ڕێدەیەکی زۆر ئیسفادەی لێ کردووە ئەوە زۆر دڵخۆشمەکە سپاس بەخوایە من لەگەڵ کڕیارەکانمە لەبەرۆی من ئەوە تقریبان ماوەی نزیکی 10 ساڵ ئەبێ ئەم کاراکەم کڕیارم هەیە لە سەرەتای کارکردنمانێ لەگەڵمایە هەتا ئێستاش بەردەوامە یعنی وەکو هاوڕێ وەکو خوشکی نزیکمان لێ هاتو و پەیوەندیمان زۆر باشە بە لەبەرەوە هەموو کاتێکە من هەستەکەم شتێکم بەخشیوە بە خانمێک واتە بابەتێکم بۆ هەڵبژاردووە ئەو ئیسفادەی لێ کردووە هەم لە ڕووی ئەوەی هەڵبژاردنەکەم تایبەت دروست بۆ پێست و یا بۆ قژی ئەو هەم لە ڕووی ئەوەی کە کوالیتی بابەتەکەشم بەرز بووە بەدڵنیاییە ئەو زۆر خۆشحاڵمەکات باشە بزانم باسی پشتگیریت کرد بزانم نیاخان پشتگیری خێزانەکەت بۆ تۆ باسی ئەوت کردکەیەکێک لەو بەڕێزانی کە بابەتەکانت بۆ ئەنێرە براکەتە بزانم ئەوە خوشکەزاکەشت لێرە لەگەڵ تا بەیەکەوە ئێوە کارەکەن بزان پشتگیری خێزان چۆنە بینی خێزان هاوڕێ کە سوکار بەتایبەت بۆ ئەگەر بۆکردنەوەی بابەتێکی کاریش بێ چۆن ئەیبینیت؟ بەڕای من یەکەم سەرکەوتن بۆ خانمێک و دواتر بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتیش خێزانەکەیەتی من هەموو کاتێک قەرزاری خێزانەکەمم و زۆر سوپاسیانەکەم کە لە هەموو قۆناغەکانی ژیانم هاندەرم بوون و پشتگیریان کردوم و قەت ڕێگر نەبوون لە سەرکەوتنەکانم ڕێگر نەبوون لەوەی کە من بێمە دەرەوە کار بکەم وجودی خۆم بسەلمێنم فەلەبەرەوە زۆر گرنگە یەکەم هەنگاوێک بۆ هەر ئافرەتێک و دواتر بۆ هەر خاوەن پێداویستێکی تایبەت خێزانەکەیەتی زۆر باشە ماندوو نەبن خوا بۆ یەکتان بێڵێ ئیشەڵڵا بزانم زیاتر ئەو کەسانەی کە سەردانیکاری شۆپەکەتن خانمانن زیاتر یاخود ئەو بابەتانی کە لە شۆپەکەتا بەردەسن بە تایبەتن زۆرتر بە خانمان یاخود بۆ ڕگەزی بەرامبەریش بابەتان هەیە وەڵی من ئەوەی سەردانیکەرەکانم کە یان بۆ شۆپەکەم زیاتر خانمانن بەڵام بە خۆشحاڵیەوانێ بۆ ڕەگەزی بەرامبەریش بابەتمان هەیە و ئەوانیش سەردان مەکەن باشە بابەتەکانت تەنها ئەتوان لە ڕێگەی سەردانیکارەوە بۆ نمونە مەسەن بابەتەکان بەدەستبێنن یاخود ئێوە کاری مەسەن ئۆنلاینیشتان هەیە یاخود بە گەیاندنیش ئەتوان بابەتەکان من بابەتەکانم بە گەیاندنیش ئەگەیانم بۆ تەواوی عێراق بەڵێ کاری ئۆنلاینیش هەکەم و گەیاندنم هەیە بۆ تەواوی عێراقواتە زۆر باشە ئەوە چووکانی کات بینی ومانە تەنها لە هەرێمی کوردستان بۆ تەواوی عێراق گەیاندنم هەیە بەتایبەت بۆ چ شارێکی عێراقی زیاتر داواکاری وڵی هەمە داواکاریم هەیە لە شارەکانی تری عێراقی شەوانێ لە بەخاوە هەما لە کەرکووکەوە هەما لە تەواوی شارەکانەوە هەما لە خانەقینەوە هەما گەیاندنم بۆ هەموو تەواوی عێراق هەیە زۆر باشە بزانم خۆشەویستی تۆ بۆ ئەم کارە تا چ ڕادەیەکە پێت خۆشە ئەم کارە زیاتر لەسەری بەردەوام بیت یاخود بەوەی کە توانە و تاقەیەکی زیاد لە پێویستە دەیەخاتونیان بزانم بەتەمای کاری دیکە بکەیت لەگەڵ تاواکاری بۆ ئەم کارە یاخود ئەم پرۆژێت گەورەتر بکەیت بۆ نمونە ئەم شۆپەت لە شار و شارۆچەکانی دیکە بکەیتەوە هیچ ئەمانە لە بەرنامەتا هەن وەڵایی پشت بەخوا من هەموو کات نامەیە بوەستم بەردەوام ئەبم لەم کارە بەدڵنیاییەوە هەتا ئەو کاتی کە من ئەتوانم کار بکەم بەدڵنیاییەوە لە کارەکەم بەردەوامە بم بەدڵنیاییەوە پرۆژە و بەرنامەی تر لە مێشکما هەیە کە بتوانم ئەوانەش بکەم لە داهاتووە پشت بەخوا ئیشەڵڵا بزانم خاتونیان بەڕێستان لە ساڵی 2022 وەکو بەهرەمەندێک خەڵاتێکتان وەرگرتووە لە فیستیڤالەکە پێم خۆشە باسێکی ئەو فیستیڤالم بۆ بکەی بزانم لەسەر چ بوارێک تۆ ئەم خەڵاتت وەرگرتووە و زیاتر وەرگرتنی ئەم خەڵاتەش ئەرکی توی قورستر نەکردووە
من لە ساڵی 2022 لە چاودێری کۆمەڵایەتی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی 12 کەس لە هەموو کوردستاندا هەڵبژێڕاین هەر یەکەمان و لە بوارێکە کە پێشەنگین و لە بوارێکی خۆمانە سەرکەوتنمان بەدەستێناوە. من ئەو ساڵە هەر لە بواری کارکردنم کە من وەکو خانمێکی خاوەنکاری سەربەخۆ هەڵبژێردرام. زۆر باشە بە هیوای سەرکەوتن دوا پرسیارم خاتونیان پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی وردە ئێمە بەرۆزە وەرزی زستانە ڕۆین ئێستا لە وەرزی پاییزین وەرزی پاییز هەمیشە بۆ ناسراوە کە پێست وشکە بێتەوە دەم و چاو وشکە بێتەوە بە هەمان شێوە قژ وشکە بێتەوە بزانم وەکو خاوەن ئەزمونێک وەکو خاوەن کارێک بە تایبەت کە لە بواری کۆسمەتیکا کار ئەەکەیت پێم خۆشە بزانم ڕێنمایی چییە بۆ خانمان ڕێنمایی چیە بۆ کچان لە مۆرزایەت چی بەکاربێنن لە چی دوورکەونەوە چۆن پارێزگاری لە قژ و پێستیان بکەن. من هەموو کاتێک هەتا لە من پیجم هەیە لە پیجەکەی خۆشما بە ڤیدۆ بە بەردەوامی ڕێنمایی ئەدەم بە بینەرەکان و کڕیارەکانم ئەو شتانەی کە ئەبێت لی دوورکەونەوە یاخود ئەو شتانەی کە ئەبێ بیکەن بەدڵنیاییەوە ئێمە بۆ هەموو بەشەکانی جیسممان واتە بۆ دەست و قاچ و دەم و چاو و هەموو شوێنێکمان باشە ڕۆژانە پێویستمان بە شێدارکردنەوە هەیە. ئێمە لە دوای ئەوەی کە پێستمان ئەشۆین و بەرکەوتەمان لەگەڵ ئاوا ئەبێت لە دوای ئەوە شێدارکەرەوە بەکاربێنین بۆ تەواوی بەشەکانی جیسممان ئیتر هەر کەسە و بەپێی جۆری پێستی خۆی. کەسێک پێستی چەورە ئەبێت شێدارکەرەوە بەکاربێنێ نەک ئەوەی کە بڵێن پێستی چەورە ئیتر پێویستی پێ نییە بە پێچانەوە بەس بە تایپی پێستی خۆی بە جۆری پێستی خۆی. کەسێکی تر پێستی وشکە ئەویش بە هەمان شێوە کاتێ بەرکەوتەی لەگەڵ ئاو و سابوونە ئەبێت شێدارکەرەوە بەکاربێنێ ئیتر بۆ تەواوی بەشەکانی لەش و جیسم و دەموچاوی هەمووی. بە هەمان شێوە شامپۆکانیش جیاکراونەتەوانێ بۆ نمونە ئەو کەسانەی کە پێستیان چەورە شامپۆی تایبەت بە خۆیان هەیە و ئەوانشی کە پێست و قژیان وشکە شامپۆی تایبەت بە خۆیان هەیە. من دەستخۆشی لە مستافە جوانەکەم ماندوونە بن ئەرکتان کێشە سپاسی برا کامێرەمانەکانەکەم دەسەکانتان خۆش بێ. دواپەیامی من بۆ هەر تاکێکە بۆ هەر کەسێکە کە لە ماڵەوە دانیشتووە وا لە خۆی ئەبینێ کە توانای نییە تاقی نییە ناتوانێت بێتە دەرەوە کار بکە ئەمە ڕاست نییە. هەموو کەسێک هەموو تاکێک توانایەکی هەیە بەڵام ئیرادەی ئەوێ کاتێککە تۆ ئیرادە و بەهێز بوو هیچ شتێ ناتوانێت بدوەستێنێ و ئەتوانی کارەکانی ژیانی خۆ زۆر بە سەرکەوتوانە ئەنجام بدەیت. دەستان خۆش بێ و کاتێکی خۆش. دووبارە زۆر سپاس خاتونیان سپاس دەکەم بۆی ئەمڕۆ میوانی ئێمە بوویت. ئەمەوێ سپاسێکی تایبەتم بۆ هاوڕێیانم لە پشتی کامێرا کە هەمیشە وەکو سەربازێکی ون لەم بەرنامە مەیدانیانە لەگەڵ من هاوکارن و زۆر سپاس دووبارە بۆ خاتونیان عەبدوڵڵا کە بەڕێزیان خاوەنکارن لێرە لە شۆپەکەی خۆی ئێوە دەتوانن سەردانیان بکەن بابەتەکانیان زۆر جوانن پڕکوالێتین و قسە و باسمان کە لەسەر توانای خانمانی خاوەنکار بە تایبەت خاوەن پێداویستی تایبەت تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.